ئەم کاتتان باش لە بەرنامەی ئەم جارەی نهێنیەکاندا باسی هاوسەرگیری پێشوەختە و ئەنجام و زیانەکانیەکەی. کەیسەکەمان ئافرەتێکە کە پێشەوەی بگاتە تەمەنی 18 ساڵان دوو جار و بە زۆر و بەبێ ڕەزامەندی خۆی و لەگەڵ کەسانی زۆر لە خۆی بەتەمەنتریش هاوسەرگیری پێکراوە. ئەو ئێستا لە هەردوو هاوسەرەکەی جیابۆتەوە، بەڵام شوێنەوار و زیانەکانی ئەو زەواجێ هەر لە کۆڵ نابێتەوە. ئێستا ئەو هەم دایکە بۆ دوو مناڵ هەمیش باوک، لەمەش بازارتر کچێکی بچووکی لێون بوو و ئەڵێ باوکم فرۆشتوێتی. ئەمە هەرەوەنە نییە، تا کۆتایی لەگەڵمان بن تا بزانن ئەم چیرۆکە بە ئازارە چۆنەوە، چۆنیش ڕێگری بکەین لە دووبارە بوونەوەی چیرۆکی هاوشێوە. هەڵسەنگاندن بۆ دۆخی دۆسیەکەمانەکەین لەگەڵ هەریەکە لە پسپۆڕان و میوانەکانم بەڕێز چیمەن جوانڕۆدی چالاکی کۆمەڵایەتی کە لە ستۆدیۆ خات و چیمەن بە خۆشحاڵیەوە لەگەڵم میوانە، هاوکات دکتۆر ساماڵ بازیانی لە زانای ئاینی لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووکەوە لەگەڵمانایە. سوپاس بۆ ئامادەبوونی هەرلایەکتان. چیمەن خان سەرەتا لە جەنابتەوە دەست پێ یەکەم. کەیسەکەی ئێمە وەکو باسم کرد باسی هاوسەرگیری پێشوەختە ئاکات، جگە لە بابەتی بە زۆرە ملێکەش بە شێوەیەکی گشتی لە کۆمەلگەی کوردیە لەم کاتەی ئێستایەکە ئێمە باسی پێشکەوتن و کرانەوە بەڕووی کۆمەلگا ئەوروپیەکانەکەی بابەتی هاوسەرگیری پێشوەختە و زۆرە ملێ و ئەم بابەتانە لە چی ئاستێکان؟ وڵا ئاستی ئەگەر من بمانەوێت لەسەر زەواج قسە بکەین یا هاوسەرگیری قسە بکەین ئەبێ زۆر شت لە نەزەرا بگرین. ئەو ئەزدواجە بۆچی دەکرێت، ئەو پیاوە بۆ ژنیێنێ، ئەو ژنە بۆ زەواجەکە. یانێ زۆربەی کات ئەوەی کە ستەم لە ژن کراوە بۆ هۆیە و بووە کە هیچ کات ئیجازەی پێ نەدراوە خۆی هەڵبژێرێ لەگەڵ کیا ژیانەکە. ئیسێکە هاتووەتە سەرەوەی کە چون هەر بە توی مێژوو ئیجازەیە پێ نەدراوە ژنی مرۆڤ ئامێرێت ماشاکرێ، وەک ئەبزارێت ماشاکرێت کە پیاوێتەیە کڕێت و بۆ ماڵەکەی بۆ مناڵبوو نەبێ، بۆ سکسە بێ لەگەڵ یا بوو خۆشگوزەرانیە بێ بۆ ئەوەی خزمەت کا بە ماڵەکەی، یانێ ئامێرێکە کڕێ کە هەموو کارەکان بکە لە ماڵەکەیە. ئیسەیەگەری بیر لەوە بکەینەوە کە ئەو بنەماڵە بڕۆن مناڵێ بکڕن، مناڵێکە هێشتا مافی منداڵی ناپارێزرێ، یانە دەرسی نەخوێندووە، مافی منداڵی ناپارێزێ لەو بارەکە گەورە نەبووە، هێشتا یاری نەکردووە، منداڵی خۆی نەکردووە، یەکڕا ڕواتە ماڵێ بێ بە دایک، یانێ ئەیخوازێ کە بیکا بە دایک، کە بیکا بە ژنێک بە دەور پیاوەکەیا بێ، کە بیکا بە ژنێ هەموو ئەرک و زەحمەتی ماڵەکەی با بەڕێگە و گەر هیچ ئەوانیشیە پێنەکە لەگەڵ یا ژیانکە ئەو مناڵە هێشتا نازانێ سڵێن ئەو باری ئرتباتی لەگەڵ پیاوە چۆن بێت، یعنی هێشتا نازانین چۆن لەزەتی لێبچن نەگەیشتە ئەو ئاستە. کچ تا 22 ساڵ ناتوانێت سیستمی ئامادەگی مناڵی نییە، یەکڕا لە مناڵیە بینی مناڵیە بێت. یعنی ئەوە جیالەوەی کە خۆی چی بەسەریە مافی لەوەیە فەوتاوە لەباری ڕەوانی و وردەبێ، یعنی لەباری ڕەوانی و ڕشت ناکە، گەورە نابێترە و کەسە ئەو کەسە زۆرێ لەو شتانەکە ئەشێ ڕەوەندی خۆی تێکا چون زەواجی کردووە قەتەبێ لەویە، یعنی تەواو ئەو مافانی لێ زەوت تەکرێ و بێ بەژنێ، ئەبێ بە ژنێکی گەورەس، ئەبێ ئینتزاری گەورەیان هەیە لێ تا ئەیبن مناڵە کە ڕۆیشتە ماڵ و بوو بە دایک ئیتر گەورەیە دایکە، دایکی کە خۆی تربیەت نەکراوەشێ مناڵ گەورەکە. جگە لەو ئاشارانی کە دوای زەواجەکە دروستە بێ، جگە لەوەی کە چنێ تەسیردانێ لەسەر جسمی، چنێ تەسیردانێ لەسەر ڕەوانی، چنێ تەسیردانێ لەسەر ئەو مناڵانە کە ئەوەی بێت. ئەو مناڵانە وەختێ تۆ تەنانەت دەگەر میوەیەکی ناڕست بگریتە نەزەر لە تیکەی سەمی هاتیە، ئینسانەکان نەگەیشتون نەگەیشتوتە لە 20 ساڵە جسمی ئامادەگی پێیاکە کە ئەگەر زوو مەسەڵ سیکسی لەگەڵا بکرێت، ئەو کەس ئەو مناڵی یەکەم سیکسی ئەگەر هیچ دەوران مناڵی بێ هەتا ماوە لە دەرونی ئازێتیەکە مشکلات دەرونی بۆ دروستەکە گەورە نابێتتر ئیتر خەتەبێ، یعنی ئەو دەوران مناڵیت هەی نەکردووە وەک ئەوەی کە دەورانی زۆر لە دەروون ئەو کەسە ئەفەوتێ، ئەو کەسە ناقز وەگەوە یەکڕا برد بێت تۆ قۆناغێکی تر ئەم قۆناغیت هەی نەکردووە، یعنی فێر نەبووە، تۆ کەسێ هەر بەدەوی ئەچێ سێ چوار کەلیمە فێرە بە یەکڕای بێ بۆ دانشگا، تەواو ئەو شتانە کە ئەبێ خۆی بگەیەنێ بڕواتە ئەوە پێ ناکە، ئیتر لەوێ هیچ ناگرێ ئەو کەسە
ئزدواجێکی موفقی نابێت دایکێ موفق نابێت زۆربەکانیشی دیار نییە بە چاو نابینرێ. زۆر باشە. دواتر باسی ئاسارەکانی هاوسەرگیری پێشوەختە لەسەر خێزان و لەسەر کۆمەلگا و ئێمە تۆزێک باسی تاکیشمان کرد. ئەچمە کەرکووک مامۆستا یاخود دکتۆر ساماڵ بازیانی زانای ئاینیمان لەگەڵایە. دکتۆر سڵاوتان لێ بێت، زۆر سپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان لەگەڵ ئێمە باسی هاوسەرگیری پێشوەختاکەین. جگە لەمە ئەمە زۆرە ملێشی هەرتێدایە دوای ئەوەی کەوتەی جەناب چمۆرگرت گوێ لە دۆسیەکەمان نەگرین. بەڵام سەرەتا ئەگەر باسی هاوسەرگیری پێشوەختە و کچانی خواردچەمەن سنی قانونی و شەرعی بکەین، هەڵوێستی زانایانی ئیسلامی هاوچەرخ لەمڕۆوە چییە و چۆنە؟ دستان خوش بيه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه ومن والاه وبعد. دست خوشي لبرستان دكين بو هالبجاردني أم تورا زور استيارة وهروها بخيراتني ميوانا كان دكم دستهم ولا كان خوش بيه وسركوتو سرفراز بن بحقيقة إما أوي كوابينين بشوداني أفرد لتمنشي من دالدا أما بابتكي زور هستيارة بابتكي زۆر ناشیاوە لە کۆمەڵگادا کە هێواش هێواش هەستەکەین ڕوو لە هەڵکشاندا. ئەگە تەمەشای دەقە شەرعیەکان بکەین ئەو بابەتە زۆر گرنگە دەبێ بیزانین. هیچ دەقێکی شەرعیمان نییە کە تەمەنێکی دیاریکراوی دانابێ بۆ ئەوەی کەوا ئافرەت تێیدا بەشوو بدرێ، بەڵکو بە پێچەوانەوە شەرع یەکێ لەو بابەتانەی کە لێی بێدەنگ بووە ئەو بابەتەیە کە لە قسەی لەسەی نەکردووە دەقی شەرعی لەسەی نهێناوە بۆ ئەوەی کەوا هەر سەردەمێک هەر شوێنێک هەر کاتێک تەمەشای عورف و عادەت و نەریدی خۆیان بکەن بۆ ئەوەی کەوا بزانین ئەو کاسە ئەو شوێنە ئەو کاتە گونجاوە بۆ ئەوەی کەوا ئەو ئافرەتە زەواجکە هاوسەرگیری بکە. بەڵام ئەوەی کە لە قورئان ئیشاراتی بۆ کراوە، خدای گەورە قورئاندا دەفەرمێ بۆ ابتلوا اليتامى حتى إذا بلغوا النكاح فإن آنستم منهم رشدا فادفعوا إليهم أموالهم. واتە ئەگەر تەمەشای ئەم ئاەتەکەین خدای گەورە باسی مناڵ دەکا کە بەشوو بدرێژیان زەواج بکە، خدای گەورە فەرمێ هەتا ئەو کاتێکەوە بالغ دەبێ و لە هەمان کاتە فەرمێ کە وەختی ڕوشدی دێ ڕوشت واتە سنی ڕوشدی پێوتێ پێگەیشتن. ئەگەر تەمەشای سنی ڕوشت بکەین، ڕوشت ئەوەیە کەوا ئینسان توانای بیرکردنەوەی هەبێت، توانای کێشەکانی هەبێت، توانای ڕوبە ڕووبوونەوەی ناخۆشیەکانی ژیانی هەبێ، توانای تێگەیشتنی لە دەوروبەری خۆی هەبێ. واتە بێگومان کە کاتێک لە شەرع باسی سنی ڕوشدی کردووە ئەکید ئەو ساڵە لە تەمەنی 12 و 13 و 14 و 15 و 16 شەوە نییە، ئەکید زیاترە. جا بۆیە لێرەوە ئەمێ ئەو پەیامە بە ڕوونی بگەێنم کەوا هیچ کاتێک دەقێکی شەرعیمان نییە ساڵێکی دیاریکراو دابنێ بۆ ئافرەت کە شووبکە یان بۆ کوڕ کە ژن بێنێ، بەڵکو ئەوەی بەجێهێشتووە بۆ یاسای هەر سەردەمێک بۆ شۆنی خۆی بۆ کاتی خۆی پسپۆڕان کەسانی شارەزا، مامۆستایانی دەروونناس، مامۆستایانی ئاینی، مامۆستایانی فەسلەجی، مامۆستایانی پزیشکی توبی، ئەمانە دەبێ ئەو بابەتەیەک لا بکەنەوە بۆ ئەوەی کەوا هیچ کاتێک تووشی زەرەر نەبن لەبەرەوەی کەوا زەواج لە ئیسلامدا ئەسڵ تێدا بەردەوام بوونە، نەک ئێمە زەواجێ بکەین لە دوای ماوەیەکی تر هەڵوەشێتەوە. زۆر باشە. مادام بەپی ئەوانی کە ئەبینرێت و ئەخوێنرێتەوە هەم لە شەریعەتی ئیسلام هەم ڕێی فقەها و زاناکان ئاماژە بە سنی ڕۆژ دەکەن، واتە بەپی پێگەیشتنی ئەو کەسا و ئامادەگی ئەو کەسا بۆ گرتنە ئەستۆی پرۆسە و بەرپرسیارەتیەک. ئەمە وەکو جەنابەت باست کرد زۆربەی ڕاکان لەسەرەوەن کە سەرووی تا 15 ساڵیش و لە بەپی شوێنە حتمەن زۆر جار لەسەرەوە کۆکن کە بۆکو یاسا سەروی 18 ساڵ بێت. بەڵام بۆچی ئەم مارەکردانە ڕوو ئەیەن؟ بۆچی زۆربەی ئەم مارەکردانە بە تایبەت مامۆسا لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان و ڕێز و احترامم بۆ هەموو ناوچەکانی عێراق، بەڵام بە زۆری لە سنووری جەنابتان و بۆ خوار و ناوڕاستی عێراق ئەم بابەتانە زۆر ئەبینرێت پێش 18 ساڵ. تەنانە دەم دۆسەی ئێمە کەمێکی ترگوێی لێگرین 13 ساڵە کە زەواجی پێکراوە و بە زۆریش پێکراوە. کێ نەمانەمە ئەم مارەکردانە ئاکەن؟ بێگومان ئەم بابەتە بابەتێک وەکو باسمان کرد، ئەگە ئێمە بزانین کەوا زەواجێک بە دووبارە بوونەوەی کەوا چەندین کەیسمان هەیە کەوا ئەم نەوعە زەواجە شکست دێنێ و بەردەوام نابێ،
بێگومان دووبارەکردنەوەی ئەم کارە ئەوە کارێکی جایز نییە و ڕەوانیە لە شەرع. ئەمما بۆچی ئەم بابەتانە ڕووەدا؟ بێگومان هۆکاری زۆرە. یەکێک لەوانە ئەوەیەکەوە یاسا سەروەر نییە لەم وڵاتی ئێمە بۆ ئەوەیەکەوە یاسا ئەو بابەتانەیەک لا بکاتەوە. ئەمە لایەکی تر جاری وا هەیە بە بۆنەی کێشەی ئابوووریەوە ئەم بابەتانە ڕووەدا. لەوانەیە جاری وا هەیە ماڵێکی مناڵیان زۆرە، کچیان زۆرە، جاوای باوکە ئامادەیەکەوە بەس لەبەرەوەیکەوە لە ئەرکی ئابووری خۆی بەرامبەر ئەو کچەی دەرچێ باری سووک بێ، تەمەشاکەی لەوانەیە بڕیاری ئەوەدا کچەکەی زوو بدا بەشوو. ئەمە هۆکارێکە. هۆکارێکی تریش کرانەوەی سوشیال میدیا و ڕاگەیاندنەکەوە هەر لە مناڵی بچکۆلانەوە هەستی ئافرەت و هەستی زەلامیش دەجوولێ بە بۆنەی کۆمەڵێ دیمەنی زۆر فراوان ئەبینی ڕۆژانە ئەمەواکە هەستی بجوولێنێ. ئێماوەی کەوا بینیمانە جاری وایە کە ڕەخنەمان گرتووە لە کەسانێکەوە ئەم نەوع ئافرەتانە بەو تەمەنە ماراکەن. لێ ئافرەتەکە خۆی یعنی داوای زەواجی کردو، حتا هەبووە کە ئیسمان لایە و ئاگادارین ئافرەتێ نەوتی بەخۆیان کردووە نەمدەن بەشوو بە فڵان کەس خۆمە سووتێنم تەمەنی 12 ساڵ و 3 ساڵ و 4 ساڵە. باشە بەڵام یەکشت دکتۆر ببوورە ئەدوەستێنم کەسێک کە تەمەنی نەکەشت بێتە سنی ڕۆژد و نەگەشت بێتە 18 ساڵی قەراری لێ وەرەگیرێت؟ بێگومان نەخێر، بەڵام جاری وایە تەمەشاکەی کەس و کارەکەی دەترسن لەوەی کەوا کارەساتێکیان بۆ دروستکە یان خۆی بستێنێ یان خوانەخواسە کارێکی نەشیاو بکە لەگەڵ کەسێکا بڕوا و دەرچێت دەرەوە بزر بێ. ئامانە هەمووی هۆکارن کەوا ئەم بابەتانە ڕۆدا، بەڵام وەکو من وەکو مامۆسایەکی ئاینی و زۆرینەی زۆری مامۆسایانی ئاینی هیچ کاتێک لەگەڵ ئەو بابەتەیانین ئافرەت لەو تەمەنەیە بەشوو بدرێ ئەگە بە هەر شێوێ بێ لە شێوەکان. پێویست وایەکەوە ئێمە ئەمە بە کێشەی ئەزانین چارەسەریکین. واتە ئێمە ئێستا لەم بەرنامەیەکەوام بەشدارم بۆ نهاتوە پاسا و بێنەوە بۆ بابەتە، بۆ هاتوومە کە بڵێم ئەو بابەتە ئەو دیاردەیە کێشەیە ئەبێ ئێمە چارەسەریکی. زۆر باشە. ئێمە ئەو ئافرەتە بەڕێزەی کە بابەتی دۆسیەکەی ئێمە و چیرۆکەکەی خودی خۆیەتی من قسەم لەگەڵا کردو بە پێکەوە لە زاری خۆیەوە گوێبستی چیرۆکەکە ببینی و دواتر زیاتر قسەی لەسەرەکەی. من تەمەنم 11 ساڵ بوو کە دایکم ئەمری خۆی کرد. خوشێکی تریشم هەبوو ئەو تەمەنی 9 ساڵ بوو ئەو کاتە کە دایکم مرد. باوکم دوێ فترێکی کەم کە دایکم مرویستی ژن بێنێتەوە. مامەکان ژنێکیان بۆ دۆزیەوە، بەڵام ئەو ژنە ڕازی نەبوو ئێمە بەخێوکە. ئیتر مامەکانم هەرچۆنە بێ ژنیان ڕازی کرد بۆ قسەی کە ئەمانە کچن هەرچۆنە بە زوو ئەیانین بە شوێ تۆز پێ بگەن. تر ژنەش ڕازی بوو ئەو فترێ بەخێومان کە تا تۆزە پێ ئەگەین. تەمەنە بوو بە 13 ساڵ پیاوێکیان بۆ دۆزیمەوە، تەمەنی 30 ساڵ بوو پیاوەکە. هەرچۆنە بە مامەکان و باوەژنم بە زۆر باوکمیان ڕازی کرد کە من با بۆ پیاوە، واکیشم ڕازی بوو. منیش چی بڵم کە باوکم بڵێشی پێ بکە، مناڵ بووم ئەو کاتایی نەمەتوانین مناقەشی لەگەڵا بکەم. ڕازی بوو. ئەم پیاوە سەرخۆش بوو، دایما ئەی خواردەوە، یعنی جایوا بوو بە نیوەڕوانە ئەی خواردەوە، ئەوە نەمدمینی ئەو مەشروبە بوو کە ئاهاتەوە ماڵەوە تێر و پڕی لێ ئەیە، زۆر زۆری لێ ئەیە. ژن و ماڵ و مناڵی تری هەبوو جگە لە تۆ؟ باڵەوەم تەلاقیە بوو، ژنەکەی تەلاقیا بوو، مناڵێکیشم لەم بوو. بەڵام هەر لە فترەی ئەوەڵی زەواجەوە هەر ئەم پیاوە لی ئەم هەتا کۆ دەقەی من لێ جیابوومەوە، بەڵام تر مناڵەکەش بوو. باشە، چۆن لێ جیابوویتەوە؟ من هەر لای مەلا مارە کرابووم، یعنی نەچووینە مەحکەمە شت. ئەی مناڵەکەت تەسکەرە و شتی نەبوو کە مناڵتان بوو؟ تەسکەرەی نەبوو، تاو دەقەی جیاش بوو نەبوو بە 2 ساڵ کچەکەم تەسکەرەی نەبوو. هیچی نەبوو، کوتان و ئەو شتانشتان بۆ نەکردووە؟ هیچی نەبوو. ئەوە بوو زۆر زۆر کە لێ ئەیام ئیتر بێزار بووبووم، زوو زوو ئەتۆرام باوژن و باوکم و مامەکانم هەمویان بە زۆر منیانە ناردە بۆ لای پیاوەکە. ئیتر ئاخر جار زۆر زۆر هاتەتینیم وتم تەواو یان ئەودا سەری خۆم هەڵەگرم یان ئەوتە من ناگەڕم بۆ لای ئەو پیاوە. باوکیشم وتی باشە دەی وەرن جیا ببنەوە شتانە لای مەلا جیابووینەوە. هەر لای مەلا مارەکران لای مەلا ژیابوونەوە؟ هەر لای مەلاش جیابووینەوە. باشە. ئیتر کە کچەکەم تەسکەرەی نەبوو باوکم ڕۆژ تەسکەری بۆ دەرکرد بە ناوی خۆیەوە. هێنات کچەکەت؟ بەڵێ بەڵێ کچەکەم هێنا. وەری نەگرتەوە، کچەکەمی وەرنەگرتەوە تیبی بە کچەکەشە بۆ خۆت. مناڵەکانی ژن یەکەمیشی لای خۆی نەبوو، هەر لای ژنەکەی تر بوو، مناڵ قوبوڵ ناکاتەوە ئەو پیاوە، هەر خۆی ژنێنێت و مناڵ لە خاتەوە مناڵەکەش لە خاتەوە سەر ئەو ژنە.
ئیتر باوژنەکەم دیسانەوە چوە بن کڵێشەی باوکەم وتی ئەبێ شوو بکاتەوە نابێ وابێت و من ناتوانین بە خەویکەین و ئەمە کچێکی هەیە و تر زۆریان لێ کردم وڵا ئێمە ناتوانین ئەوە بەخەوکەین شوو بکە بڕۆ کچەکە شەبەرە لەگەڵ خۆتە ئەم شتانە پیاوێکی تریان بۆ دۆزیمەوە ئەوی 12 ساڵ لە خۆم گەورەتر بوو ئەندامێکی بوو لە هێز ئەمنیەکان ئەمیش هەر ڕازی نەبووی تۆ ڕازی نەبوو نەم ئەوی زاواج بکەمەوە هێشتان تەمەنت نەگەشت بووە 18 ساڵ نەوەڵڵا ئەمە چۆن مارەکرای ئەمەشە لای مەلا مارەکرا بەڵام ئەمە دوای فترێ بردیانمە مەحکەمە بۆ مارەکردن بەڵا بەزەکەم لای مەلا بوو ئیتر هەرچۆنێک بێت ڕازی بووم کەشی پێ بکەم چونکە وتیان ئەگە ڕازی نەبی کچەکە دەفرۆشین منژە تا و گیانی کچەکەم وتم باشە کەچی کە ڕازی بووم بە زەواجەکە وتیان تۆ جارە تازەیت لەگەڵ ئەم پیاوە کێشە بۆ دروست نەبێ کچەکەم مەبە وتم باشە ئەو خۆی مناڵی هەیە قیچەکە بەم مناڵەکەم بەرەموت ئەی باشە مناڵی هەیە بەس خۆ مناڵەکان لای تۆ نییە ئەو لەوانەیە قبوڵ ناکە با جارە فترێک ئەوە بڕوە دوای ماوەیە کچەکە تینەوە چونکە ئەم پیاوە ژنی هەبوو تەڵەقیشی نەبوو لە شوێنێکی تر ئەژیان ئەوان من لە خانووی کریا بوو ئیتر دوای چەند ڕۆژە من هەر ئەموو تەلەفۆنم ئەکرد ئەموت باشە بە مناڵەکەم ببینی کچەکەت ئەو کاتە تو ساڵ بوو کچەکە باشە کچەکە نەئەگریا تۆی نەئەناسی و مەسەلەن داوای تۆی ناکرد هیچیان پێ نەئاوتم من کاتێک بەجێشم هەش بە گریانەوە بەجێم هەش وتم یعنی بە ئەمەلی ئەوەی وتم چەند ڕۆژێکی تر بەمە بۆ لای خۆم ئەو پەڕی هەفتەیە دوو هەفتەی تر بەمە بۆ لای خۆم شتەکانی تێئەگەێنم ئەمانە کەچی هەر تەلەفۆنمە کرد هەر جاری بیانوێکیان بۆ دۆزیمەوە دوای چەند ڕۆژێ وتیان وەڵا پیاوێکمان دۆزیوەوە ئەمە تو مەست ئەو کات پێش ئەوی من شۆکە بکەم پیاوەکان دۆزیوەتەوە مناڵە کچەکەی من بن بۆ پیاوە بۆی بەخێوی کات پێکی دەوڵام من بووە هەر کە من زاواجم کردو ئەکسەر مناڵەکەشمیان یاوە بۆ پیاوە وتم باشە ئێوە چۆن شتیواکەم بێپرسی من ئەمانە قەیناکە وتیان قەیناکەوە دەوڵەمەنەوە باژیانی وەکو تۆ نەبێت و ئەمانە نیان وت فرۆشتومانە دوای خوشکەکەم پێی وتم وتی وەڵا شتێکی وایە فرۆشتوانە و کەسیش نازانەیەوانە بێکە وتم تخوا هەرچۆنە بێ بۆم بدۆزەرەوە ئەو پیاوە کێ و ئەمانە وتی من هەوڵی خۆم ئەم نەتەتوانی بچی لە شوێنێک سکاڵا بکەی مثلەن کەسێکی تر هاوکاری بکە داوای هاوکاری لە شوێنێک بکەی ئەو نەوەست ئەم خراببوو لەبەرەوەی ئەم پیاوە ئەو دڵی پیس بوونی هەش بڕۆمە دەرەوە یعنی کە ئەشتووە دەراوە درێکەی لەسەر داخستم نێ هێش بڕۆمە دەرەوە تەنانی مارکێتەکەی لە ماڵی خۆشمانەوە کە ئەشتووە بۆ داوام کەسێکی دائەنەم ڕاقەبی من کە بۆ بزانێت چێکەم و چی ناکەم دوو ڕۆژما بوو ئەم مارکێتە دنیای ئەهێنایە سەرم نەم نەی ئەهێش بچم بۆ یەک شوێن نەم ئەتوانی ئیتر دوو مناڵیشم لەم هەبوو کچ و کوڕێکیشم لەم بوو چەندێک لەگەڵ ئەم ژیای تقریبا 3 ساڵ چۆن جیابوویتەوە هەر پرسیاری باسی ئەوەت کردوتت ئەم پێی وتوم ئەبێ خۆت و مناڵەکان بژێنی من وەزعی مادیم باش نییە ناچار بووم ئیشم کردووە ئیشی چی دەکرد یەکەمدا زۆر دڵی پیس بوو نێ هێش هیچ بکەم یعنی ئیگەنە خۆم حەز مەکرد ئیش بکەم ئەموو شتێک ئەەکەم نان ئەەکەم شتێک ئەەکەم ئەیون نەخێر نابشتی وا بکەیت تەنانەت هەر فترەی یەکەم میزدەواجی مۆبایلم پێ بوو دوای مۆبایلەکەشی لێستاندەم ئەتر خۆم هەرچۆنە بە خوشکەکە مۆبایلێکی عادی بۆ هێنم بەدزی ئەوە پێم بوتم بە هەر ئاگام لە خوشکەکەم بێ ئینە مۆبایلیشم پێ نەبوو ئیتر وتی تۆ بێ ئیش بکە من ناتوانم ئەو تۆ بەخێو بکەم و ئێوە بەخێو بکەم و مناڵەکان بەخێو بکەم ئەبێ ئیش بکەی وتم باشە دەستەکەم بەیانکردن خۆشم پشتتر حەزمە کرد بیکەم ئیتر خۆم نانەکەم دروستە کرد لە ماڵەوە ئەویش خۆی ئەیبرد ئەیگەاند بۆ شوێنەکان هەر خۆشی پەیوەندیەکانی وەرەگرت کاتێکە تەلەفۆنیانەکە پارەی نانەکە بۆ کێ بوو ئەمێ ئەمە بوو هەمووی مەسڵی ماڵی پێکرد من هیچم لا نەبوو هەر پارێک چونکە خۆی ئەو ڕۆژ پارەکەشی وەرەگرت نەیە بە من دەی خۆم مەسرفتانەکەم ئیتر ڕۆژێکیان بیری چوو بوویرەکە داخە سرم کرد درێکەی دانەخستووە منیش ڕێک مناڵەکانم هەڵگرت و ڕۆشتم بۆ ڕێکخراوێک ڕێکخراوەکەش لە پڕێکان بڕیارەدایان پێشتر هەر بەتەماوتریش هەر بەتەما بووم بەڵام بۆ من ئاڕەخستا یعنی چونکە دایمە درگای داخست بەڵام سوتفە ئەو ڕۆژە بیری چوو بوو کە دراکە داخە نازانم چۆن ینی خوا منی خۆشویست بەڕاستی کە ئەو شتا بیری چوو دراکە داخە منیش ڕۆشتم بۆیکە لە ڕێکخراوەکەش نادیانم بۆ شەڵتەر شەڵتەریش بەیانمەتی ئەوان هەرچۆنە بێ جیابوومەوە لەو پیاوە مناڵەکانت برد لەگەڵ خۆ باشە لە مەحکەمە مناڵەکان درا بە من بەڵام زۆر هەڵدیشیە ئەو پیاو کە مناڵەکان بەرە بۆ لای خۆی بەڵام قانون مناڵەکانی ڕێکخراوەکە پارێزەر و شتیان بۆ گرتی بەڵێ باشە بەڵێ ئەوان هەموو شتێکیان بۆ کردنی یارمەتیانیان ئەیتە خۆم دوای لە شێڵتەر لەسەر ئیزنی خۆم لەسەر ڕەزامەندی خۆم ڕۆشتم لەوە ڕۆشتم بۆ شارێکی تر دوور لەوە
ئیتە خۆم خانم بە کرێگە دەستم کرد بە ئیشکردن من هەرنانکردن هەنە کاتیش خواردن دروستەکە بۆ ماڵان هەنە کاتیش زۆر بەکەمی ئەوان چونکە مناڵەکانم ورد بوون هەنە کاتیش ضرور بواە ئەڕۆشتم بۆ ماڵپاکردنەوە بۆنەوە چەند سەعاتە ماڵم بۆ لەم پاکردنەوە فترەی کە بە تەنیایی هیچ ئاستەنگیەک نەهاتوۆتە ڕێت مثلن کەسانی خراپ نەهاتوونەتە ڕێت ژیانت لێت یەک بدەن ڕۆبەڕێ شتانە نەبوویتەوە لەبەرەوەی گەنجی هێشتان ئەکی تووشی شتانەش بووم یعنی بۆ من هەنەکە کە ڕۆشتم بۆ ماڵەکان مثلەن پیاوی ماڵەکە ویستوێتی مەسەن لێم نزیک بێتەوە یان شتێک بەڵام بە ئاشکرانە وەکو ئەها هەوڵی نزیک بوونەوەی یاوە کە زانیوەتی من نیم تەن ڕۆشتمەتە ئەو ماڵە چونکە بەڕاستی حەزم ناکرد یعنی نەم ئەتوانین تووشی کێشێکی تر بم خۆم کێشەی کرێخان و کێشەی پاری مۆلیدا ئەم لا ئەو لا نەم ئەتوانین دیستانە تووشی کێشێکی تر بم ئێستا وەزعی مادیتان باشە ئەو باشە نییە بەڵام زۆر باشە بەڵام ئەتوانم بژیم ئەتوانم مەسرفی مناڵەکانم بکەم لەخوا بە زیابێت ناتەوێت جارێکی تر زەواج بکەیتەوە ئەبێت نامەوێت چونکە بەڕاستی نەمە مناڵەکان وەکو خۆمیان لێبێت ئەمە هەموو ژیانم تەرخانکەم بۆ مناڵەکان باشە کچەکەت چارەنووسی کچەکەت ئەوەی کەوتت دیار نییە و ئەوە ئێستش هەر هەوڵەیە کەوابی دۆزیتەوە بە دوایە گەڕاوی ئەکیت هەوڵێ سەرەداوێکە دەست نەکەوتووە ناوەڵا چەمپیانیشمان لەگەڵ خوشکەکەمادانە بۆی ئەم شتە لە باوژن و باوکەم دەرکە هەرچی ئەکا نازان بۆ نەیەڵە هەرچی یعنی هەموو ڕێگاتمان تاقی کردوێتەوە ئیتر هەر لە هەوڵی شام ئەکیت ئەبێ بیدۆزمەوە لێرەشەوە داوا لەو کەساکەم کەم ناڵەکەی منی لایە بۆم بگەڕێنێتەوە چونکە بەڕاستی بیرکردنەوە ئەوە بێت تەمەنی چەند ساڵ بێت حەوت ساڵ ئەبێ حەوت ساڵ بێت ئەتەوێت لێرەوە چی بڵێیت ئەمە بڵێم تکا لە باوکەکانەکەم ئەگەر ژنیش ئێهێنیتەوە دوایی ئیتر تەلاق بێ دوای مردنی ژنی یەکەمە بێت ئاگەو لە مناڵەکان نەبێ بە تایبەتی کرد چونکە بەڕاستی کرد زۆر گوناحە ینی کوڕ هەرچۆنێ بێ کوڕیش هەر گوناحە بەڵام کوڕ هەرچۆنێ بێ ئەتوانێت مەسەلەن ژیانێکی خۆی دروست بکە بەڵام کرد زۆر زۆر گوناحە بۆی هیوادارم ئاگاتان لە کچەکانتان بێ تکاشتان لێ ئەەکەم با تەمەنی هاوسەرەکان ئەوەنە زۆر نەبێت چونکە بەڕاستی گەورەترین کێشەیە ئەو شتە کە تەمەنەکە زۆر زۆری فەرق بێت چونکە من ساڵ بووم خۆت زۆر زۆر بچووک نەبوویتایە تەمەنەکەش فەرقی هەبوایە تەسەورەکەی تووشی هەمان کێشە ببوویتایەتەوە یان بەدڵی خۆت بوایە خۆی ئەگە بەدڵی خۆت بێکە تەمەنەکە زۆری فەرق بێ بڕۆ ناکەم کێشی لەوانە کێشێکی هەف چووک هەبێت لە بینتانە هەبیرۆڕا ئەم شتانە بەڵام کە بەدڵی خۆشە نەبێت و مناڵیش بیت و هیچ ئەزمونێکی شە نەبێت و زۆر لە خۆشە گەورەتر بێ بەڕاستی کێشێکی زۆر زۆر گەورەیەوە ئێستا تۆ پەشیمان نیت هیچ لەو زەواجانێکەوە بەجێ هێشتون ئەکیت پەشیمان نیم ئێستش وای هەمان بڕیارتەیە ئەکیت هەمان بڕیارمەیە هاتوو چی من پێکەوە گوێبیستی چیرۆکەکەی ژیانی ئەم ئافرەتە بەڕێزە بووین لە زاری خۆیەوە چی تێبینی و کۆمنتێکتان لەسەر قسەکانی هەیە وڵا ئەمە بەری دوور یانێ تۆ ئەم باسە باسێکی زۆر بەربڵاوە یانێ تۆ ناتوانانی باسێکی چکۆلەس لەسرم بکە ئەمە ئەبێ خسارناسی بکریە بە کامەڵی ئەمە کۆمەلگا هوشیار بکرێتەوە ئەمە ئەو لە چیۆ سەرچاوەگرێ چۆنێکە مەلا بە ڕەحەتی کچێ 13 ساڵ مارە بڕێ یعنی ناوخوای لێنێ لە ڕووی قورئانەوەی چۆن ئجازێ هەیە لەو لاوێژی لە قورئانە نییە لەو لا مەلاکە مارەیە بڕێدی ئەو مەلا ئەشێ چۆن ئەشێ بدۆزیرێت تۆ بزانێ بۆچی و جەنایەتی کرد چون ئەو مرۆڤێکی نەتەنها کوشت بووە چەند مرۆڤی تری بووە ئەو ئیسە تەناخۆی نییە چەند کەس تریشی هەروە ئەلێ کردو بۆ ئەو چون و باوە ئەو باوکە ئەتوانێ ئەو کچە 13 ساڵە بدا بە مرد چون دایکی نییە چون مەجبوری کردووە تۆ لێرە چی دروست بووە لێرە ژنێک ستەمی لێکرێ کێ ژنێک لە ماڵەوە ئەو ستەمیە لەیەکە ئەم باوە ژنە کەس کە ئەو ستەمیە لەیەکە دڵی ناسووتێتەوە بۆ ئەو کەسە ئەو باوکە چۆن ئیجازەی هەیە ژنێتر بێنێ ئەم کچەکە باوکە ئەبێ والدی بێ باوکە بێ هۆشی پێوە بێ باوک لە سەری یەسی لە چ لە باری یاساییە چ لە باری ئاینیەوە کە ئەم کچیە تا تەمەنێکە ئەگە ئێژێ لە ئاینانی ئەگەر نییە چۆن مارەیە ئەگەر نییە چۆن ئجازێدا بە خۆی دی خۆ ئەوە لە هەر بوارێک کۆتماشایکەی نیشانەدا کە ئەگەر ڕێگە پێدرا و نەبووایە ئەم کارە نایە ئەو ئێژێ ئەگەر تەمەنی بگا بە ئەقڵ ئەم ئەقلێکێ تەعینیەکە چۆن تەک ئەم کەسانە چۆن بەکوێ بگەێنن بۆ ئەوە کولی وتویەتی کە بگا بە حەدێت ئەشێ بڵێت تەمەنی بۆ دیاری بکە چون تا 18 ساڵ منداڵە
منداڵ ناتوانێت لەسەر خۆی بڕیار بە منداڵ ناتوانێت قەرار بە ناتوانێت هەستێکی ئاقلانەی بێت تەنانەت لەسەر چی دەیت تا هەژدە ساڵ ئیسێ تماشاکە تۆ 13 ساڵە تۆ هەر چەند مانکەڕتێ ئەو مرۆڤە تەغیرەکە تۆ ئەگەر مناڵێکی لە 6 ساڵی نەریتە مەدرسە گەر لە 5 ساڵە بینێتە مەدرسە ناتوانێت دەرس بخوێنێ یانێ بە 1 ساڵ ئەو نەڕشتەکە کە ئەتوانێت بچێتە مەکتەب بتوانێت دەرس بخوێنێ ئەگەر تۆ ئەگەر تەمەنی کەم بێ زۆر شت ناتوانێت ئەگەر تەمەنی کەم بێ ناتوانێت ڕێی بە چۆن نتوانێت زەواجکەوە بێ بە دایک و ئەمە لە ڕیشە و ژن بە کالاکردنە ئەو فەرهەنگەسە ئەو کولتورەسە وای کردووە ئەو کولتورە چ شتێک یاریگەریەتی یەکەم یاسا داێنێ لەسەری ئەڕوا تەلاقی لێسێنێ نە ئەبێ بەڕاستیکە ئەمە کەیسێکی قەتڵە کەیسێکی قوشەیەمانی ئەمانە بۆ ئەم بابەتانە لە بەرەوەی لێرە پارێزەرێک وەکو میوان ئامادەنیە من خۆم پارێزەرم و یاساییم یاسا سزای داناوە بۆ ئەو کەسانەی کە هاوسەرگیری بە زۆرە ملێ و بە تایبەت بۆ کەسانەی کە تەمەنی مناڵن پێش بالغبوونن پێش ئەو سنن کە یاسا دیاری کردووە بەپی لە یاساکەی هەرێمی کوردستانە یاسای ژمارە 8 ساڵی 2011 بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ئەمە هەر بۆ ڕوونکردنەوە بۆ بینەرانی بەڕێزیش سزای داناوە سزاکە لە 6 مانگەوە هەتاوەکو 5 ساڵە ئەمە بۆ ئەو کەسانی کە وەلی ئەمرن دایک و باوک و ئەگەر دایک و باوکیش نەمێنێ برا گەورە یان ئەو کەسن کە بە خێوکەری ئەو مناڵن کە هاوسەرگیری پێکەن بەڵام ئەگەر وەلی ئەمر نەبێت سزاکەی قورستر و زۆرترە ئەگەر نەگەشت بێتە 8 ساڵ ئەگەر پێش 15 ساڵ بێ سزاکە زۆر قورستری شەلەوەی کە لە 6 مانگەکەەوە هەتاوەکو 5 ساڵەکە دیاری کراوە بە هەمان شێوە سزای بۆ ئەو مامۆستا ئاینیە بە ڕێزانش داناوەکەوە ئەگەر مامۆسای ئاینینیان هەر کەسێکن بە ناوی مامۆسای ئاینی و ئەو مارەکردن و پرۆسەیە ئەنجامەدەن ئەمانیش بێبەش نابن لە سزای یاسایی بەڵام سزاکان یان ئەو کەسانە تا چەند پابند دەبن بە یاساوە ئەمە کێشەکەیە فەرموو کاتێ یاسایە ئەگەرشێ ئیمڕۆ ئەو ژنە دەموچاویدا نەپۆشێ ئیمڕۆ ئەو ژنە ناوێرە هێشتا خۆی دەرخا لە کێ ترسێ لەو کەسانە کە ئیمڕۆ ئەبێ ئەوانە یاسا بەری پێبگرتنایە یاسا چی لەسەردا ناون ئەو تۆم سێ مرۆڤ بوو لە بین بردووە ژنێک کە سێ منداڵی بووە دوای ئەوە ئەو باوکە چی لێ ئەو باوەژنە چی لێ ئەو مەلانە کە دوو ڕامارەیان بڕیوە چیان لێ یاسا هەیە ئەمەڵی پێ ناکرێ بڵێ یاسا ئەگەر جێبەجێ نەکرێ شتێ نییە یانێ تۆ بەس یاسایەکە و دانراوە بەڵام لە بابەتی خێزانیە تۆزێک کێشەکە ئەوەیە سکاڵاکان زۆر کەمە زۆر کەم 6 مانگ سنجم بۆ کەسێک ئەمەڵیژی بەرامبەر بە ئەندامێکی خێزانت کەتەکەی و کێ سکاڵا بکە کچێک کە تەمەنی 13 ساڵەتانانت نەیتوانیەوە بڵێ من ڕازیش نیم بۆ زەواجەی کە پێم ناتوانێت چۆن سکاڵاکە لەکوێ سکاڵاکە لە تەواو ئەو مدەتا کە ئەو کچە 13 ساڵە ئەدرێ بەش و زۆر کەس ئەیبینێ یاسا بۆ بەڕاستی ناکە ئەی بۆ ئەگەر مەسەڵەن لە ناو بزان کەسێک خەریکە دزیەکەکە ئەکەونە شوێنی بە کامێرەی بە کامێراوە کەونە شوێنی گیریان نێژی دزیمەکە دەسووتەکە ئەو ژیانی و کەسیە دزیوە ژیانی ئەو کەسیە بە فێڕۆداوە هیچ کەس ئەهمیەتی پێنادا ئیستەیش کە ئیستای مەلاکان لە مزگەوتە هەموو کاتێکە قسەکەن لەسەر ئەم مۆزوع ئەی قسە ناکەن بێژن لە ئاینانیە و ئەمە گوناحە و مەلایەک ئەشێ سزا بدرێ لە بەرچاو خەڵکا و کچێ خۆی دانەپۆشی ئەو مەلاکە ئەو کاری کردداوی چاوی دامە پۆشن با کەسێ تریژ نەڕوا بۆ لێ ئەمانە کولتورێکە بەداخەوە تەنها ئێمە بڕێشتیە بینین ئەو زەربانە کە لەباری ڕەوانی بینی و ێژ منیتری هەر ناوێرێ هەر بیر کاتەوە لەوە کە زەواجکە لێت ئیسە ئێستا تەمەنی گەشتێتەوە کە زەواجکە لە باری جەستەیی و چی بەسەر هاتبێ کێتوانێ بێ بەڕاستی کە بزانێ ئەم کەسە لە باری جەستەی و چەندێ زەربەی دیوە لە پێش 8 ساڵە سێ مناڵی بووە چۆنێ ورد بوو بێت جیا لەوەی ئەخر هیچ دەورانێکی نەبووە لە ژیانیا کە وەک مرۆڤێت بێگومان خاتوچی من دواتر ئەگەڕێمەوە لای جەنابێت پێشەوەی بگەمە لای یان بچمە لای مامۆستا ڕوونکردنەوەیەک بۆ ئەو لە بەرەوەی مامۆستا لەگەڵ ئێمە و لە کەرکووکی خۆشەویستەوەیە ئێمە تەنها باسی هەرێمی کوردستان ناکەین لە شارەکانی ترکە یاساکانی هەرێمی کوردستانیش بەسەریانە جێبەجێ ناکرێت ئێمە بێگومان بینەرمان هەیە و دۆسێشمان هەیە لەو شوێنانە بە پێی ئەمە لە یاسای عێراقیشە
ئەم یاسای عراقیە لە هەرێمی کوردستان هەموار کراوەتەوە. ئەوەی کە من ئاماژەم پێکرد هەموار کراوەکەیە، بەڵام لە یاسا کۆنەکەی عێراقیش لە یاسای ژمارە 188 ساڵی 1959 لە مادەی نۆیە بەداخەوە کە ئەم یاسایە دواتر باسی ئەوە شەکەین لە ئێستاە ئەوەش هەموار کراوەتەوە بە شێوەیەکی زۆر سلبی بە زیانی ژنان و مناڵان و کچی خوار 18 ساڵ، بەڵام لەو یاسایەشا بە هەمان شێوە سزای یاسایی توندی داناوە بۆ کەسانی کە هاوسەرگیری پێشوەختە و زۆرم لێ بە ئەندامانی خێزانەکەیانەوەکەن چی وەلی ئەمر بن یان وەلی ئەمر نەبن. بێگومان ئەگەر وەلی ئەمر نەبن سزاکەیان توندتریشە. بە هەمان شێوەی یاسا هەموارکراوەکەی هەرێمی کوردستانیش لەوێش سزاکەی هەتاوەکو 5 ساڵە ڕوات زۆر جار ئەگەر تەمەنی کچەکە پێش 15 ساڵ بوو بێت دۆکۆم دۆسێ ئێمە کە 13 ساڵە و ئەگەر وەلی ئەمریش نەبێت کام زەواجێ پێکرد بێت هەتاوەکو 10 ساڵیش سزا ئەدرێت بە پێی یاسا عێراقیەکەش. مامۆستا پێکەوە گوێبیستی چیرۆکی ئەم ئافرەتە بەڕێزە بووین لە زاری خۆیەوە. کۆمنتێکتان هەیە لەسەر شێوازی ڕوودانی تاوانەکان و ژیانی ئەم ئافرەتە؟ هەڵهینجا ئەوەنە کۆمنتمانە نازانین لە کوێ باسیکەین. جارە پێشە مشتێ خوشکە بەڕێزە ئەم بابەتی کە هەیەی سکاڵا لە هیچ دادگایە تۆمار کردووە لەسەر هاوسەرگیری زۆرە ملیەکانی مەبەستر نەخێر. من مامۆستایەکی ئاینیم ئەوەی کەوا ژنم بۆی مارە کردووە ئەو ئافەتی کەوا مارەیم کردووە لە هەر پیاوێکە ئەی ناسێ منیش ئەناسێ. ئەو مامۆستا ئاینەیە ئەو خوشکە بەڕێزە باسێکە ئەو مامۆستا ئاینەیە کێکە ئەم زەوازەی کردووە لە چۆ کردوێتی ئەو مامۆستا ئاینەیە بۆ ئێستاکە نایە لای من باسیکە بلێ ئەو مامۆستا ئاینەیە فڵان کەسە. ئێمە تەنها بۆ خەڵکی سلێمانی و هەرێمی کوردستان بەرنامە ناکەین و ڕوونکردنەوە لەسەرەوە بابەتانە نادەین. ئەم بابەتە ئەم حاڵەتانە ئێمە باسیەوەمان کرد لە دەرەوەی سنتەری شارەکانی هەرێمی کوردستان زۆرتر بەدیەکرێت و بە تایبەتتر لە ناوچەکانی خواروی عێراق و سنووری ناوچە جێناکۆکەکان بێگومان لە ناوچەی قەزا و ناحیەکانی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بەپێی تێگەشتنی ئاستی کۆمەڵایەتی شەخصەکان ئەم بابەتانە زۆرتر ڕوئەدەن. بەڵێ منجا ئێمە ئەم بابەتانە ئەبینین بۆ نمونە من چوەتە ناو کەیسە وەکو ئەمەش نەبووە بەڵام لە دوایە بۆم دەرکەوتووە لە لای مامۆستای ئاینی مارەمان بڕیوە لە دوایە کە بە بابەتەکەی چووینەتەوە تەمەشاکەین لای کەسێک لە بەردەم مزگەوتێکا دانیشتووە سواڵی کردو قورئانی خوێناوە ئەوەیان بە مامۆستای ئاینی زانیوە ئەوەیان بردووە سوالکەریان بردووە ژنی پێمارە کراوە. ئەوە کەی مامۆستای ئاینیە؟ جا بۆیە ئێمە پێمان باشە یعنی ئەم بابەتانە ئەم کەیسانە نەبێتە بابەتێکەوە ئێمە مامۆستای ئاینی پێبڕوشێنین و مامۆستایانی ئاینی ئەم بابەتە زۆر تیا وشیارترن و من بێگومان ئەگەر احتیمالی سەتایەکیش ئەم کەسێک کەوا ماری کردی بێ بەناو مامۆستای ئاینیەوە ئەوە مامۆستای ئاینی نییە ئەوە کەسێکە لەسەر جادەواتەوە و بۆ خۆیتی تجارەت و بازرگانیەکە ئەو کاری کردووە. بۆیە ئەم بابەتانە پێویست وایە ئێمە ئەگە بمانەوە قسەی لەسەرکەین ئەبێ زۆر بە وردی قسەی لەسەرکەین ئەبێ ئەو خوشکە بەڕێزەی کە ئێساگە قسەی کرد و جۆمال دەنجی بوو لە تەمەنی 30 ساڵە بە شویان داوە بێ لە دادگا سکاڵای خۆی تۆمارکە بۆی کە ئەم بابەتانە چەندین شتی لێکەوێتەوە هەمووی قسەی لەسەر بکرێت. جارێ من وەکو مامۆستای ئاینی دووە بەراچوونەوە بکەم بۆ مامۆستای ئاینی بزانین فعلا مامۆستای ئاینیە دوای ئەو باوکە چۆن دێ ئەم کچە بەو شێوازە ئادا بەشوو تادیدی ئەکا کچەکەت ئەفرۆشم خاڵێکی تر کەس فرۆشتن کەی شتی وایە کێ لەم وڵاتە هەیە کەس بکڕێ یعنی شتی وا ڕووی نەیاوە لە دەرەوەی دادگاکان خەڵکی خواردەمەند 18 ساڵ زەواجیان پێ نەکراوە ئەمە یەکەم دووەم مناڵ فرۆشتن ئەم مناڵەکەی فرۆشراوە نەکخۆی کچ فرۆشتن و ئەوانە جەنابتان مامۆستای ئاینی لە ناو کۆمەلگایان خاتوچی من بە هەمان شێوە لە ناو کۆمەلگایان منیش بەپێی هەر کەسی و بەپێی ئیشەکەی خۆی ئاگاداری دۆسێ و کەیسەکانین ڕووی نەیاوە کە خەڵک لە بەرامبەر کەمێک پارەیە ئەم مناڵ بفرۆشێت گومان لێ نەبووە زۆریش نییە وەکو باسم کرد ئێمە وەکو باسم کرد خوشکە بەڕێزەکەم بۆی بتوانم وەڵامی جانا بدەمەوە ئەم کەیسانە ئەگە تۆمارکراوە پێمان پیشاندن مەسەن کەیسێکەیە لەم کوردستانی ئێمە لەم عێراقی ئێمە کەیسێکەیە لە دادگایەک کەوا کەسێک تۆماری کردبێ و سکاڵای تۆمار کردبێ مناڵی فرۆشرابێ بەڵێ هەیە شتیوا هەیە بەڵێ بێگومان هەیە خۆی مناڵی خۆیان ئەیفرۆشن مامۆستا خۆیان مناڵی خۆیان ئەفرۆشن زۆریش بەڵێ ئەزام تێگەم
ئاتێگەم من ئەمەوێ کەیسێ ببینم بەڕاستی بێتە من دەستم تەماشایکەم بۆی کەوا بتوانم لە منبەرەوە قسەی لەسەر بکەم ئەمە لایەکی تر مامۆستای ئاینی ئەو خوشکە بەڕێزەمان لێ مامۆستای ئاینی لە منبەرەکانەوە باز ناکەن مامۆستای ئاینی نیوەی هەموو جمعەیەک نیوەی زیاتر باسی شتی کۆمەڵایەتی و خێزانە باسێکە باسی ئەوە کەوا زەواج معنای چییە باسی ئەوە کە کەوا کچکەی بەشوو بدەین کچ بۆچی بەشوو دێن کوڕ بۆچی ژن دێنێ لە دەیان بابەتە ئەم مەوزوعانە لە بەرنامەی ئاوا ڕاستەوخۆ قسەمان کردو لەسەر ئەم بابەتانە ئێتە ئەو خوشکە بەڕێزە دیارە ئاگای لە هەموو مزگەوتەکان هەیە جمعانان جوێ لە هەموو یەگری ئۆزانە کەس باسی نەکردووە من پێم وایە ئێمە لەم کڕکردن ێزگەی 1000 مزگەوتمان هەیە ئەم 1000 مزگەوتە 400 زیاتری ببانەوە جمعانان بێت تەمەشاکەی باسی باری کۆمەڵایەتی خێزان و تاکەکە باسی شتەکانی لا کۆمەلگاکە باسی پەروەردەی مناڵەکە باسی دایک و باوک ئەکا باسی ڕێزگرتن لە مناڵەکە ڕێزگرتن لە دایک و باوک ئەکا ئەم خوشکە بەڕێزە ئێستاکە لێەوە ئیتر هەر ئابۆ ڕەوای مامۆستایەک نابینین من لە هەر جارێک شک و گومانم ئەو خوشکە بەڕێزە ئایا لە کام مزگەوت ئەچێ جۆ ئەگرێکەوە مامۆستاکان باسی چیەکەن لەکوێ ئەم داتایی بۆ هاتووەکەوە هیچ مامۆستاکان باسی ناکەن جا بۆی ئێمە با کاتێک ئەم کەیسانە ئەبێ ئێمە بین جارە پێش هەموو شتێک کە دوو میوانی بەرنامەکە هەیە ئەم کەیسە لە بەردەمیان وایە سابە لە بەردەم من وایە ئەم کەیسە بمخوێنایەتەوە باشە گوێمان گرتووە بەیەکەوە دکتۆر پێکەوە گوێمان لێ گرتووە دۆسیەکەش لە لای منە حەزەکەی بەسەر سەر و بەسەر چاو دواتر دۆسیەکەت پێپشانەیەم کە بەداخەوە ئەمە سکاڵای تۆمار نەکراوە لەسەرەوەی کە زوو هاوسەرگیری کردووە کە بە زۆر هاوسەرگیری کراوە لەو خێزانە سکاڵا تۆمار نەکراوە لەو مامۆستا بەڕێزە ئاینێ تۆمار نەکراوە بەڵام سکاڵای جیابوونەوەکەی هەیە کە لە مێردەکەی جیابووەتەوە دۆسیەکەی هەیە کە لە یەکێک لە شێڵتەرەکانە شوێنی پەناگی پێتراوە و لەوێ حەواوەتەوە هەتاوەکو دۆسیەکەی بۆ یەک لای بۆتەوە من کێشەکەم لەوەدایە کە ئێمە بین لێرەوە هجوم بکەین سەر مامۆستای ئاینی وایە ئیشەڵا هیچ کەسێکمان هێرشمان نەکردوتە سەر مامۆستایانی ئاینی بێگومان ڕۆڵی بەرچاویان هەیە لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگەیە ئەمە چۆن یاسا هەیە هەمووی ڕێوشێنی هەیە بەڵام خەڵکەکان تا چەند گوێگرن و پێوی پابندن مامۆستا با بچینە سەر بابەتەکە ئەم مارەکردنەی ئەم کچە کە هەردوو جارەکە بەبێ وەرگرتنی ڕەزامەندی خۆی بووە ئاڕاستەوەلی ئەمری بۆ بەڵام ڕەزامەندی وەرنەگیراوە پێش سنی ڕژد و سنی قانونی بووە ئەم زەواجە باتڵە یان دروستە ئەم مناڵانەی کە بوون ئەم زەواجەی کە دروست بووە ئەم مناڵانەی کە دروست بۆ لە نەتیجێ و زەواجەوە مناڵی تەندروستن مناڵی شەرعین ئەمە جای پێش هەموو سێر بابەتی زەواجەکەکەین بابەتی زەواجەکە ئەوەی کەوا مامۆستایان و زانانی ئەم سەردەمە قسەی لەسەر دەکەن زیاتر لەسەر ئەوە قساکەنکەوە بەبێ ئیزنی ئافرەت کەش بەشووە دێ بەبێ ئەوەی ئیزنیە بێبێەوەی کەوا ڕازی بێت ئەو عەقدە جائیز نییە کە ئەو عەقدە جائیز نەبووی تر ئەوەی کەوا لەسەر ئەو عەقدە دروستە بێ باتڵە ئەو فەرموندەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک ئافرەتێ دێتە لای پێغەمبەری خوا فەرمێ یا رسول الله باوکم ئەوێ کەسایەتێکی شکست خواردووی هەیە لەناو کۆمەڵگاکەمان لەناو خزمەکانمان باوکم ئەوێ بە بۆنەی منەوە کەسایەتی خۆی بەرزەوەکە ئەوێ بە زۆر بمدا بە ئامۆزاکەم زەواجم پێ بکە کە من ڕازی نیم ئەو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانگی باوکی کرد کە بانگی باوکی کرد وتی ئەمە تۆ ئەمەت کردووە لەگەم کچەیە وتی بەڵێ ئێوتی چۆن بە زۆر ئەدەی بە ئامۆزاکەی کەوا ڕازی نییە وتی بۆ یا رسول الله نابێت پێغەمبەری خوا فەرمووی خێر نابێت لەوتی یا رسول الله نەمدا نایدەم ئێتە بکەوە باوکەکە ڕۆی کچەکەش ماوەی ڕۆژ دوای هاتەوە بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی یا رسول الله ئیسا من ڕازیم زەواج بکەم لەگەڵ ئامۆزاکەمە باشە ئەو بکەوە پێغەمبەری خوا فەرمووی باشە بۆ ئەو کاتە ڕازی نەبوو ئیسا ڕازی وتی بۆی کە ئافرەتانی ئەنسار تێبگێرم کەوا باوک بۆیان نییە بە زۆر کچەکان بەشوو بدەن پێغەمبەری خوا دەستخۆشی لێکە واتە ئەمە دقێکی صحیح و صریحی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام واتە لەم دقەوە لە دەیان دەقیتر و لە مەقاصدی شەریعەشەوە ئەومان بۆ دەردەکەوێتەوە هیچ کاتێک جائز نییە عەقدێک بکرێ بەبێ ئەوەی ئەو کچە ڕەزامەندی تەواوی لەسەر ئەو عەقدە هەبێ جائز نییە بەڵام لە دوای ئەوەی کەەوە عەقدەکە کراوە مناڵ کراوە هاتوتە بینەوە ئێستاکە ناکرێ بێت ئێمە ئەو مناڵە ناشەرعین ئەو مناڵە مناڵی باوکیان و مناڵی دایکیانن ئەکرێ بە شێوەیەکان چارەسەریکەین بەڵام ئێمە باسی لەمە دوا بکەین ئایا باوکێک ئێسایە جویان لە ئێمە بێ دایکی جویان لە ئێمە بێ کوڕێک کە ژن دێرێ کچێک کە بە شوو ئەدرێ ئایا جائیزە بەبێ کچەکە ڕازی بێ بچێ زەواج بکە بە زۆر بیدەن بە ژن بە زۆر زەواجی پێ بکەن ئەڵی نەخێر جائیز نیە ئەو عەقدە باتڵە
زۆر باشە دەستەکانت خۆش بێ دکتۆری شەڵا دەرفەت هەبوو وەرەگەڕێمەوە لای جەنابەت خەت و چیمەن کۆمنتت لەسەر قسەکانی مامۆستا هەبوو ئەگەر دوای کۆمنتەکە ئەوەمان پێ بڵێیت چی شتێک چی ضرورەتێک لە ئێستەیە لەم سەردەمەیە وا لاوەلی ئەمرێک لە دایکێک لە باوکێک لە کەسوکاری کچێکە کات کەوا بە زووی زەواجی پێ بکات ضرورەتەکانی زوو زەواج پێکردنی کچان چین و سوود و زیانەکانی چی وڵا ئەمە من وتم لێرە بەس توانیش ئاماژەکەین بە بڕێ لە مەسائل و مشکلاتێک یەکەم باری اقتصادیە باری ماڵیە کە زۆری لە بنەماڵەکان ناتوان مناڵەکە بەخێوکەن بەداخەوە مناڵیان هەیە و ئەیدا یەکێکی ترسە لەوە کە گەورە بێت و خۆی حەز لە کەسێکە یانێ ئەوان پێیان وایە ئەم کچە چون بە ناموس ناسراوە ناموسی ئەوانە ئەوان حەز لەو قدرەتەکن ئەیانەوێ ئەو باوکە بێدەسەڵات نەبێ یعنی باوکە لە ترسی دەسەڵاتی خۆی کە لە باوکی بکەوێ کە دەسەڵاتی نەبێ بەسەر کچەکەیە ئەو حەزکە خۆی کەسێک هەڵبژێرێ بۆ ژیانی خۆی یعنی لەوەی ئەترسن لەوەی ئەترسن کە زۆر جار ئەوان ئەسن ناهوشیارن من نائاگاهن چون ئەو وەک مرۆڤێ پێناسە پێ ناکەن وەک ئەوە کەمە هی تۆیە وی خۆمە نابێت کەس داگیریکە نابێ حتا خۆی داگیرکە یانێ کچەکە من تعجب لە مامۆساکەم ێژێ ئێمە هەموو کات لە مزگەوتەکانە بانەوازی بۆ بنەماڵە ئیمڕۆ ڕۆژێکە کە دنیا بە جەهانی بووە یانێ خەڵک تلویزیون تماشاکە فیلم تماشاکە قسەکان مامۆستاکان سنەتیە لە زۆر لە دواوەیە ژنەکە دوا بەرخورد لەگەڵیا لە کاتێکە ژنەکەی گوشیها بەدەست و فیلمە بینێ پیاوەکە کە ئەڕواتەوە بەگوێ مامۆساکەیشکا بە زەرەریە چون ئەوەڵێ ژنەکە دەشێ ئاوا لە اختیار هەیە لە سوورەتێکان وایە ئێوە تا ئێستش لەو قەناعەتەیان کە ئەو شتانی کە مامۆسایانی ئاینی ئێڵێن لە زەرەری ژنانە زۆرمان ئێستا مامۆسای ئاینی میانڕەوی زۆر زیاتر هەیە لەو مامۆسایانی کە پێشووتر بە شێوازێک خیتابیان ئەیە بۆ بە ئاراستەی ژنانە و حەزەکەم ینی پێشەوەی مامۆسا خۆی وەڵامێکی هەبێت ئاماژە بەوە بکەین ئەوەی کە لە شریعەتی ئیسلامە ئەو مافانی کە بە ئافرەت و بەژنراوە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت و زۆر سپاس بۆ مامۆسایانی ئاینی ئەگەر وەکو خۆی بیگەێنن ئەگەر وەکو خۆی بیگەێنن هیچ کاتێک پێشێلی مامۆسای ناتوانانی تۆ بێژی هەرە و مامۆسا فەرمی وتی حەزرەتی محەممەد وتوی ئاوا ئیمڕۆ مامۆستاکان نین لەو سەدها زۆرێ لە مامۆستاکان ئێمە بینین هەر چوونەتە مزگەوت و هاتوونە تۆی سێ مامۆستان و قسەکە من زۆر گوێم تێەوە بووە لە زۆرێ لە مزگەوتەکانە گوێم تێەوە بووە ناڕەحەت بووم لە دەروونەوە ئێشم پێگەیوە کە بۆچی بۆ ژنەکان تماشاکردنیان بۆ ژنان وایە بۆچی ئەشێ وا پێی وابێ کە ئەگەر ژڕۆیشتۆ ژنەکەی قولی نازان بەردگاکە پیاوە هاوسێکە دی تۆ ئەتوانی فەلاقیکە یان من ئەمە لە مامۆستا دیوە لە مزگەوتەکانە قسەی کردوە زۆرێ لە مزگەوتەکانە من تەمەنم زیاتر لە 6 ساڵە زۆر گوێم لە مزگەوت گرتووە زۆر گوێم لە مەلا گرتووە زۆر ئەم شتانمە بیستووە مامۆستاژی بڵێ ئەمە ڕاست بێ بۆچی خۆی منەن ئێمیشمانەر وا بووە ئەمیشە خۆت شتێ تازە نیە چۆن نییە بەڵاوبەرداری ئەم شتە زۆرە لە کۆمەلگا و ئەم کۆمەلگا با تۆجە کە گۆڕیاوە هێشتا یاسای مامۆستاکان لە سەرخانە بنەماڵەکان نەگۆڕیاوە ئەو باوکەم بۆی نییە ئەو مناڵیە باگوڕێژێتی تازە گوزراوە ئیسە مناڵەکە توانی شەرعی بێ ئەگەر شەرعی نیە شەرعی نابێ ئەگەر شەرعی بێ شەرعیە بێ مەجبوری ئەگەر هەڵە نەبم بەپی یاسا و بەپی شەرعیش پێش دوخول پێشەوەی کە چنە لا یەکتری ئەو ژن و مێردە ئەمە باتڵە بەڵام دخول ڕوویە هەروەکو مامۆسا ئاماژەکە مناڵ تاوانی چییە کە دروست مناڵەکە تاوانی نییە مناڵەکە ئەگەر ناشەرعیش بێ هەر تاوانی نییە ئەخۆ مناڵەکە تاوانی نییە وەلێ ئەو پیاوەکە ئەو مناڵە ئەو ژنە ئەو باوکەکە ئەو کچە چکۆلێدا و شکایەت لە چیکە ئەو کەیەتوانێ مناڵ کەیەتوانێت شکایەتکە مناڵ ئەو هەر لە ماڵە زیندانی کردووە کە هاتووەتە دەرو ئیمڕۆ ئەو هێشتا شکایەتکە نە ئەبێ خەسار ناسی کرێ لەسەر ئەو کەسە بێ ئەمە خۆی گەرەکی بێ کارە نایاساییەکان دوورۆکرێ لە کۆمەلگا تۆ ئەگەر ئەمەڵی پێنەکەی بێژی تازە تەواو ئەو مناڵە تەنانەت ئەگەر ژنەکە خۆی حەزی کرد بێت چی بێ لە جێگەیەکترە مناڵێکی بوو بێ ئەو مناڵە
مافی ژیانی هەیە و هیچ ڕەبتێک ناشەڕعی بوون هیچ ڕەبتێکی بۆ مناڵۆ نییە ئەو مناڵە ئینسانێکی دروستە بەڵام ئەم شتانە زۆرە لە کۆمەلگا مامۆستا تەعجبەکەم ێژێ ئەمانە زۆر بەدەگمەنە نەدەگمەن نییە و مامۆستاکان ئەو زۆرێ لە مامۆستاکان من ئەناسم کە عەقدی ئەو مناڵانیانە کردووە ئەوە لە بەردرگای دادگادانژی و دووری ناخاتەوە مامۆستا بە ڕێزە من باوکو باوگۆرە باوگۆرەش مەلایە لە مەلا بەناوەکانی کوردستانن لەگەڵ مەلا زۆر ئاشنایم هەیە مەلای باشمان زۆرە مەلای هەروەک مرۆڤن هەرە مرۆڤەزێ بێ بە مەڵا ئەبێ بە عادی ئەچێتە بەردرگا زۆر باشە دکتۆر چی شتێک بکەین و چی بکرێت و چۆن مامەڵەیەکی دروست بکرێت لە ناو خێزانەکانە بۆەوەی ئەم دۆسەیانە و هاوشێوەی ئەم دۆسەیانە ڕوو نەداتەوە و هەر کچێکی گەنج و مناڵی وەکو جەناب سەڵی خۆزگە سکاڵای ئەکرد تاوانێکی وای بەرامبەر ئەنجام بدرێت چی بکات چۆن مامەڵە بکە خوشکە بەڕێزەکەم ئێمە باسی ئەم بابەتەمان کرد کە ئێستا قسەی لەسەر دەکەین ئێمە هیچ کاتێک نکۆی لەوە ناکەین کەەوە بابەت هەیە لە کۆمەلگای ئێمە خۆمان ڕۆژان ناو کێشانەیەین بەڵام ئێمە باسی ئەم بابەتی کە ئەمڕۆ قسەمان لەسەر کرد ئەو خوشکە بەڕێزێکی قسەی لەسەر کرد باسی ئەوواکەم کە کاتێک ئەو خوشکە بەڕێزا نەچووە لە دادگایەک لە شوێنە سکاڵات تۆمارکەم باسی ئەو بابەتاکەم ناڵێم هیچ کەیسێک نییە ئەو خوشکە بەڕێزا با بابەتەکان وەکو خۆی تێبگا ئێمە خۆمان ڕۆژان ناو کێشەی خەڵکین ناو کەیسەکانین ناو ئەوەیەوە ئەو بابەتانە ئەبینین کەەوە مناڵ زوو بە شۆدرێ ئێمە خۆمان ڕۆژان ناو کەیسانیان بەڵام باسی ئەوواکەین کە بۆ شێوازێکەوە جۆمان لێبوو جۆمان پێوە بوو مناڵی فرۆشراوە بۆ شێوە مامەی لەگەڵا کراوە دەرگای لەسەر پێوەدراوە و لەگەڵ ئەم هەموو بابەتەشە چۆتە لای ڕێکخراوێکە ئەو ڕێکخراوە خۆ ڕێکخراوەکە ئەکیت ڕێکخراوکی ڕێ پێدراوە مۆڵەت پێدراوە ئەکری ڕێکخراوەکە بێ و کەیسا بە سەراحەت باسکەوە ئەمە باسی ئەم بابەتاکەین باسی ئەم کەیساکەین بە تایبەتی ئەمە بێگومان کێسی ترمان زۆرەکەوە ئێمە ڕۆژان خۆمان ناو کەیسەکانین کە قسەیان لەسەرەکەین کێشەکان چارەسەرەکەین ئەمە خاڵێکی تر ئێمە ئەم بابەتی ئەم بابەتانە هۆکاری چییە؟ ئەگەر زۆر بە کورتی دکتۆر گیان پەیامەکەت بگەێنی تەنها یەک خولەکمان لە بەردەساماوە باشە ئەو یەکێ لە کێشەکانەوە وەکو ئەو باوکی کاتە خزمەتی پێغەمبەری خوا لە دین نەگەیشتووە ئەمە یەکێکە لە هۆکارەکان دووەم ئەو ئیعلامەیەکەوە لە مناڵیەوە لە 12 ساڵی و پێشتریش هەستی مناڵ دەجوولێنێ کچ خۆی داوای زەواجەکە من خۆم ڕۆژانە ئافرەت تەلەفۆن وەگات تەمەنی 5 ساڵە ئەلێ ماوەسا دوعام لێکراوە بەختم بەسراوە لەم تەمەنە چەندێک لە 5 ساڵە 5 ساڵە لێ من بەختم بەسراوە یعنی ئەمە دیارە لە 12 ساڵیەوە چاوەڕێی زەواجەکە واتە سوشیال میدیا دەورێکی خراپە بینێ بۆ یەکەوە ئەم کێشانە ڕووبدا وەلایەکی تر بواری ئابووری استبدادی سیاسی وەزعێکی نارەباری ئەم وڵاتە ئەمانە هەمووی هۆکارن ئەم دیاردانەکانت پێشەوە وەلەوانەشە جاری وایە کەسانێک بەناو دینەوە قساکەن ئەم ئەبنە هۆکاری دروستبوونی ئەم بابەتانە زۆر سپاس دکتۆر ساماڵ بازیانی زانای ئاینی لە شاری کەرکووکەوە لەگەڵمان بوو هاوکات خاتون چیمەن جوان ڕۆدی چالاکی کۆمەڵایەتی زۆر سپاس ماندوو نەبن سپاس بۆ ئێوەش